شیلان ئاکچان بۆچی تاوەکو ئێستا وەکو مۆدێل و پێشکەشکارەکانی تر نەبۆتە خاوەنی جی کلاس؟ هۆکاری ئەو جرت و فرتەی چییە بۆ وڵاتی تورکیا؟ هەندێک دەڵێن بۆ منداڵدانانەوە دەچێتن، هەندێکی تریش دەڵێن ئەمە بۆ جاری سێهەمە تەزمیلی لوتی دەکا. ئایا ئێستا لەگەڵ هاوسەرەکەی دەژی و لەگەڵ ئەو ماوە ئەو کەسانە کێنە هەموو کات ڕەخنەی ڕوخێنەری لێ دەگرێت. تاوەکو ئێستا چەند تاتۆی لەسەر لەشی هەیە؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سەیری ڤیدۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێرت بیر نەچێ، وەروە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زان گۆڵەکەشدا بگرە بۆ ئەوی توی خۆشەویست یەکەمین کەس بی کە بابەتەکانمان ببینی، وەروە سناپچاتەکەشمان ئاد بکە و سەبسکرایب بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی ناوت بچێتە نێوتری پشکەوە ببی بە خاوەن خەڵات. شیلان ئاکچان خاتونی دیاری نێو سۆشیال میدیا و ئەستێرەی نێو تیڤیەکان چەندین پرۆگرامی تاوەکو ئێستا پێشکەش کردووە لە سەرەتای دەستپێکردنی کۆمەڵێک ڕەخنەی لێگیراوە و تاوەکو ئێستاژ ئەو ڕەخنانە بەردەوامن. شیلان ئاکچان لە ئێستادا تەمەنی 29 ساڵە و خەڵکی شاری کەرکووکە هەر لە تەمەنێکی منداڵیەوە پێی خۆش بووە ببێت بە هونەرمەند یاخود پێشکەشکار کەسایەتێکی دیار. شیلان ئاکچان خوێندنی پێماگە هونەر جوانەکانی لە شاری هەولێر تەواو کردووە، هەرەو حەزوو خولیای وای کرد کە بچێتە ئەو پەیمانگەیە. وەروها لە تەمەنێکی بچووکدا لە ساڵی 2013 نەخۆشی دەگرێتن و تووشی نەخۆشی دەبێتن. ئەو کاتە 4 مانگ ناتوانێت بە قاچی خۆی بڕواتن و لە ماڵەوە دەکەوێتن. دوایەوە لە مۆڵ کار دەکاتن و هاوسەرەکەی لەوێت دەناسێتن بە ناوی شەهموس. شەهموس کەسایەتێکە تورکە لە شاری هەولێر ئیش دەکاتن و لە مۆڵ ئەلێوەندەر یەکتری دەناسن و وا پەیوەندی خۆشەویستیان لە نێوان دروست دەبێتنەوە لە دوجار هاوسەرگیری دەکەن. وا لە ئێستاشدا خاوەنی منداڵێکی جوانن بە ناوی میلا مەلێسا. وەروەها لەم کۆتاییاندا نەگوێکی ئەگزار زۆر هەبوو لەسەر شیلان ئاکچان کە گوایە لە هاوسەرەکەی جیا بۆتەوە. شیلان ئاکچان هاتە سەرخەت و هەموو ئەو دەنگۆیانەی دوورخستەوە وتی ئێمە لەگەڵ یەکتری دەژین و هیچ کێشەیەکمانە بوو. ئەو دەنگۆیانەش لەو کاتە ڕوویدا کە شیلان ئاکچان زووزووە چرت و فرتی بوو بۆ وڵاتی تورکیا و دەهات و دەڕۆیشت. خەڵک وایان دەزانی لەگەڵ هاوسەرەکەی کێشەی هەیە، بەڵام ئەو وتی لەبەر خانەوادەکەم من هاتوچووی وڵاتی تورکیا دەکەم وە شوقەیەکیشمان کڕیوە لەگەڵ هاوسەرەکەم لە وڵاتی تورکیا. وەروها ئەوەی پژواز نەکردەوە ئایا کوردستان جێدێڵن و دەستنە وڵاتی تورکیا دەژین یاخود تەنها بۆ ئەوەی خانوویەک یاخود بزنزێکی نوێ بکەنەوە لە وڵاتی تورکیا. شیلان ئاکچان چەندین جار خەڵک ڕەخنەیان لێگرتووە لەسەر ڕوخساری. ئایا هیچ کەسێک هەیە بتوانێت خۆی دروست بکاتن؟ ئەویش دەڵێتن گەر تۆ دەتەوانی خۆت بە شێوەیەکی زۆر جوانتر دروست بکەی ئەوە دروستی بکە. من بۆ شێوازەیە کە هەمە بەخۆم ڕازیمەوە و هاوسەرەکەشم لێم ڕازیە و خانەوادەکەشم لێم ڕازیە. ئیدر من کێشم نییە ڕوخسار هەمە چۆنێک بێ و من پێی ڕازیمە و ئێوەش کێشەی خۆتانە گەر دەتوانن خۆتان جوانتر بکەن پێویست ناکە ئەوەندە بیر لە من بکەنەوە. من کار دەکەم پێم خۆشە کارەکانم ببینن نەوەک ڕوخسارم. بۆ شیلان ئاکچان تاوەکو ئێستا چەندین جوانکاری بۆ ڕوخساری خۆی ئەنجام داوە، وەکو فیلەر، بۆتۆکس. لەم دوایان نەدا لوتیشی نەشتەرگەری کردەوە دووبارە کە بووە 3 جار. وەروەها تکساسیشی بۆ چەناگەی کردووە. وە لەو دوایانەدا سناپی کردبوو کە گوایە نەشتەرگەری دەکا، بەڵام نەیوت نەشتەرگەری لوتم دەکەم. خەڵکێکی زۆر نامەیە بۆ نردبوو. یەکێک لەو کەسانە کە نامەیە بۆ نردبوو وتیوی بووی دەزانین دووبارە منداڵ دەچێنیەوە. ئەویش دەڵێ هیچ کێشەیەکم نییە، منداڵم دەبێتنەوە، منداڵیشم هەیە، بۆچی منداڵ بچێنمەوە؟ بۆچی وا بیر دەکەنەوە و دڵی بەرامبەرەکەتان ناخۆش دەکەن؟ پێویستە واز لەو بیرۆکە ناشیرانە بێنن. وە من لە ئێستادا لوتم نەشتەرگەری کردووە لەبەرەوەی لوتم کێشەی هەبوو، کێشەی هەناسەدانی هەبوو. چەندین شتم بۆ چا کردووەروها وتیشی هەستم دەکرد لوتم درێژە بۆیە درێژەکەم نەهێشت و ئێستا لوتم خڕ کردووە وا پێم جوانترە. وەروها دەژڵێ ناوەستم تاوەکو ئەو کاتێک کە پێویست بێ نەشتەرگەری بکەم و تاوەکو ئەو کاتێک لە ڕوخساری خۆم ڕازی بم هەموو کات
نەشتەرگەری بۆ دەکەم وە خەڵکێکی زۆر دەڵێن زۆر باریک و لاوازی ئەویش دەڵێتن ڕاستە وایە لەواتی خۆم بەفکردێ بە هەمان شێوەیدا لاستیق وەروەها کێشەشم نییە هەر چۆنێک بێتم و سوپاسی خوای دەکەم وەروەها شیلان نزیکەی چەندین تاتۆ هەیە لەسەر جەستەی بەڵام تاوکو ئێستا باسی وی نەکردووە کە چەند تاتۆ هەیە بەڵام ئەوەی کە چاوی بینەران دەیبینی نزیکەی 2 بۆ 3 تاتۆ لەسەر سینگی هەیە و وەروەها لەسەر دەست و قۆڵ و باچی هەیە ئەوەی ئێمەس دەیبینین نزیکەی بۆ 10 تاتۆ دەچێتن دیارە ئەو خاتونە زۆر کەیفی بە تاتۆ دێتن وەروەها دەژڵێتن نازانم من ئەوە نزیکەی 8 ساڵە کار دەکەم بەڵام نەوتانیوە ببم بە خاوەن جی کلاس بەڵام زۆربەی خاتونان هەنا کە دێنە سەر سۆشیال میدیا تەنانە لە تیڤیش دەرناکەون بە ماوەیەکی زۆر کەم دەبنە خاوەن جی کلاس و شقە و چەندین بزنزی خۆیان بەڵام نازانم بۆچی من ئەوەندە کار دەکەم و هیلاک دەبم نەبوومەتە خاوەن ئەو جی کلاس و ئەو شتانێک کە ئەوان هەیەە ڕاستە من لەو ژانێک کە دەژیم خۆشە هەیبینیە بەدڵما بەڵام ئەوە بە پەیماندووبوونی خۆمە بەڵام نازام ئەوان چۆن دەبنە خاوەن ئەم شتانە شیلان ئەکچان لە ساڵی 2014 لە کەناڵی نێت تیڤی دەرکەوت بە کەناڵی نێت گڕام کە ئەو کاتە باسی هونەرمەندان و کەسایەتیە دیارەکانی کوردیان دەکرد بەڵام ئەو پرۆگرامەیە بۆ ماوەیەکی کورد بەردەوام بوو بەڵام دوای ڕاگیرە خەڵکێکی زۆر وتیان شیلان ئەکچان کێشەی لەگەڵ ئەو کەناڵە هەیە بە تایبەتی ئەڤین ئاسۆ بەڵام دواتر شیلان ئەکچان وتی من خۆم سەرسامم بەو پێشکەشکارە هیچ کاتێک کێشەم لەگەڵ ئەو نەبووە من عەقدم لەگەڵ ئەو کەناڵە تەواو بوو بۆیە لەو کەڵا زیاب بوومەوە هیچ کێشێکیشم لەگەڵ هیچ کەسێک نییە وەروەها شیلان ئەکچان دەڵێتە لە کۆتایی پێویستە خۆتان بەژانی خۆتانەوە سەرقەڵ بکەن و هەوڵدن خۆتان پێش بخەن نەوەک ڕەخنە لە ڕوخسار و جەستەی خەڵەو بگرن وا پێویستە خۆتان بەرەو پێشەوە ببن ئایا تۆ وەکو بینەرێک شیلان ئەکچانت تا چ ڕادەیەک بەدڵە زۆر سپاس بۆ سەیرکردنەوەی ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێکی تری بەناوبانجی کوردستان یاخود لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین ئەو بۆمان لە کۆمنت بنووسن وەروەها وەکو هەموو جارێک لایک و کۆمنت و شێرتان بینەچەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەسبی کە بابەتەکانمان ببینن وەروەها سناپچاتەکەشمان ئاد بکەن و دواتریش سەبسکرایبی بکەن بە ناوی کلین میدیا بۆ ئەوەی ناوتان بچێتە نەوتیر و پشکەوە ببن بە خاوەن خەڵات هەمیشە باشترینەکان لەلای ئێمە دەست دەکەوێت لا کلین میدیا